بە فەرمی کارەکانی وێنەگرتنی وەرزی سێیەمی زنجیرەی House of the Dragon دەستی پێکرد. وەرن چەند وێنەیەکی سەرسێت بڵاوکراوەتەوە لەگەڵ چەند ڤیدۆیەکە با پێکەوە بینەریان بین و بۆتان باسەکەم. بەڵێ بەڕێزانەمی کە بینن چەند ڤیدۆیەکە کە بە درۆن گیراوە و کارێکی نایاساییە، بەڵام کەسێک بە درۆن سەرسێتی House of the Dragon وەرزی سێیەمی گرتووە. ئەوەی لە ناوەڕاستای بینن ئامادەکردنی یەکێک لە کەشتیەکانی Battle of the Gulletە و سەرەوە خواریشەوە ئامادەکردنی یەکێک لە شارۆچکەکان. بە دڵنیایەوە بەم زوانە ڤیدۆ وێنەی ئەکتەرەکانیش لە سەرسێت بڵاو بێتەوە، چاوەڕوان بن لە ئینستاگرام بۆتان پۆستەکەم. ئەم وەرزە نوێ بڕیارە لە ساڵی 2026 لە تۆڕی HBO پەخشکرێ، بەڵام هەروەک زانن وا تازە دروستەکرێت، جارێ ڕۆژ و مانگی پەخشەکەی دیاری نەکراوە. جیاواز لەوە ئیپسۆدەکانی سەرەتای وەرزی سێم لە Battle of the Gulletەوە دەست پێکا کە شەڕێکی زۆر گەورەیە و لە ناو دەریاکان هەیە. جا ئەوەی دوای شەو بەحساب شەوقی ئاگری دراگۆنەکانە، هیوادارم بەدڵتان بێ. ئەگەر فۆلۆ نەکردوم فۆلۆ لە بیر مەکە. سیزنی دووەمی House of the Dragon لە یوتیوبەکەم هەمووی مشی کرۆتەوە، ئەتوان لەوێش بینەر بن. ئێوە خۆشەویستن، خواتان لەگەڵ.